هەموو کەوتنێک دەکاتە کەرەستەیەک بۆ هەستانەوە. ئەحمەد ئەو منداڵەی کە فڕین دەکاتە هۆکارێک بۆ دەستپێکی ژیانێکی سەرکەوتوو. ئەحمەد و کۆلارێم بۆ بێنە. ئای دەستخۆشامە من پێڵم کۆلارە، ئەمە خۆی کۆلارە نییە، ئەمە پێڵێن وینسۆک. ئەمە لێرەدا ئەندرێ بۆ ئەوەی یاریزانەکان کە بە پەڕەشوت خۆیان هەڵێنە خوارەوە بۆی ئاراستەی باکە بزانن بەرەوکوێ بۆ ئەوەی بە پێچوانەی و ئاراستەوە خۆیان هەڵن کە لە بەرزایەکەشەوە خۆیان هەڵێنە خوارەوە لێرە لەم تەختاییە ئەنیشنەوە. ئەمەش لێرە دانراوە منیش ئەچم لە بەرزایەکەەوە خۆم هەڵێم جا نازانم چیم بەسەریە زۆرە ترسم چکە فۆبیای بەرزیم هەیە. تەمەنی 8 ساڵە و خۆی ئامادە دەکات لە بەرزی زیاتر لە 350 مەترەوە بفڕێت. ئەو منداڵترین یاریزانی پەڕەگلایدەرە لە ڕۆژهەڵاتی ناوڕاست. ماوەی ساڵێکە لەگەڵ ئەم پەڕەشوتەدا خۆی و خەیاڵەکانیشی دەفڕن. ئەحمەد پێم بڵە بزانم یەکەم جار کە تۆ فڕیت نەترسای؟ نەخێت کە فڕی زۆر خۆشە. یعنی تۆ نەترسای؟ هەستێکی زۆر خۆشە. ئەحمەد کێ فێری کردی فێری ئەو فڕینەی کردی؟ باوکم. چەندێک لەگەڵ تاخەری بوو هەر باوکە؟ ساڵێک برێک و ڕاست و چەپم جیا کردەوە و دوای ئەوە 6 مانگ 7 مانگ ئەوە تەمی سەر ئازەوە کرد دوای چمە سەرگرد دووسێ فڕین و کردن هات ڕۆژەخ. ئەفرم ئەی کاتێکە ئەوە تۆ ئەفریت باوکت دەهێنای بۆ فڕین دایکە تووڕە نەبووی نەی بێ کوڕەکەم ناترسا نێوت؟ باترسا دایکم. دایکە ترسا؟ باترسا زۆریش. باشە ئەحمەد یەکەم جار کە فڕیم زۆر ترسا. زۆر ترسا. خۆی لێرە بوو کاتێککە فڕیت خۆی لێرە بوو؟ یەکەم جار فڕیم ئەلێرە بوو. لێرە ئاگای لێت بوو؟ ئاگای لێم بوو. ئەحمەدی باوکی کردووەتە نمونەی باڵای خۆی بەوە ڕازی نییە کە تەنیا بفرێت بەڵکو دەیەوێت کێبڕکەی باوکی بکات و لەویش باشتر بێت. لە دەمە و ئێوارەیەکی قەزای کۆیەدا کێوی هەیبەت سوڵتان دەبێتە ڕووگەی ئەحمەد و باوکی و چەند پەڕەشوتەوانێکی دیکە هەمووان لێرەوە بە ئاسمانی کۆی حاجی قادردا دەفڕن. ئەحمەد محەممەد یاریزانێکی پەڕەگلایدەرە خەڵکی هەولێرە و لەلایەن باوکیەوە ڕاهێنانی پێکراوە. لە تەمەنی 7 ساڵی فێری فڕین بووە و نزیکەی ساڵێکە مەل ئاسا بەتەنیا دەفرێت. کاتن چۆن بیرە کردەوە کە ئەحمەد فێرکەی تەمەنێکی بچووکی هەیە و ئەو ئێستا 8 ساڵە چۆن بیرە لەوە کردەوە فێریکەی؟ من خۆم لەگەڵ خۆم بێزگەلەوە دوانی ترم هەیە لەگەڵ خۆم فڕاندومیان ئیتر ئەمە وازی لێم نەئێنا ینی هەموو ڕۆژ بابە بمفڕێنە بابە بمفڕێنە. منیش پرسیارم لێ کوت حەزت لێ بە تەنیا بفڕی سیرم کرد حەزێکی زۆری هەبوو منیش هەڵسام هینم شاکانم بۆی کڕی وردە تقریبا نزیکەی 2 ساڵە لەگەڵیمە هەروایە کەوسەر فێریم نەکرد لە بەرەوەی یعنی لە 6 ساڵیەوە خەریکەم 6 ساڵ بووە لە 6 ساڵیەوە خەریکی چیە یعنی شتە سەرەتاییەکان بۆ نمونە ئەچوون بۆ هەر شوێنێک ڕاست و چەپم پێوت ئەمە زۆرم پێویستمان بە ڕاست و چەپە یعنی کە یاریزانە فڕێ لە ئاسمانە بێ بزانێک ڕاست کامێ و چەپ کامەیە. گەشتی پەڕەگلایدەر ئاسان نییە سامناک و ترس ئامێزە. یاری پەرەگلایدەر لە کوردستان کۆن نییە. گەنجان و ئارەزومەندانی فڕین چیاکانی کوردستان بۆ ئەم سەرکێشیە بەکاردێنن. یڵا کاپتن من حازرم کاپتن نەترسم دڵم لەسەر هەزار لێیە. کاپتنەوە گوێم لێڵێ هەوا نامێنێت چی بکەین؟ هەوا نەمێنێت چییە بێ؟ بەکەوینە خوارەوە چیمان لێە؟ هەی باوکە گیان تەوان زۆرە ترسمە ها بەجدی زۆرە ترسم. نازانم چۆنە دەکە ئاوا بەرەوە ئەوێەوە ئەڕۆم بەڵام تف لە قوربما وشک بووە. ڕاکە دامەش ڕاکە.
گیان ترسناکترێ بڕی ئۆخ هاتینە خوارە ئەم جارت باش تەریکە ئەم ئاوە بۆ بوو کە کردیان بەسەرمە ئەو کەسانی کە یەکەم جاریانە ئەفرن بە پەڕەشوت لە ناو پەرگلایدەرەکانە بووە بە کللتور کاتێک کە کەسێک یەکەم جار ئەفرێت و ئەنیشێتەوە بێم ئاوە بکەن بەسەر یا بۆی جارێکی تر فڕینەکەی بیر نەچێتەوە من هەرگیز بیرم ناچێتەوە نازانم ئەحمەدیش چۆن بێری ئەوەی هەیە بەرزاییەوە خۆی فڕایەتە خوارەوە و بەم شێوەیە نیشێتەوە بەڕاستی من جارێکی تر دووبارەی ناکەمەوە ڕۆژان عەبدوڕەحمان ڕوودا و کۆیە